شەڕە بەردەوامە ماوەی 2 ڕۆژە لێکدانەوە و خوێندنەوەی جیاواز بۆ ڕووداوەکانی ئەم دوایە دەکرێت بە تایبەتی کە هەر لە دەستپێکی گۆڕانکاریەکانی لە ناوچەکە لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە تا ئەوەی کە بەسەر سووریا داهات و خانی ڕژیمی ئەسەد دەگوترا کە خەریکە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێسەر لە نوێدا دەڕێژرێتەوە. ئاماژە بە وڵاتانی دراوسەی سووریاش کرا بوو کێک لەوانە ئێران بوو. ئایا ئامانجی ئیسرائیل هەر هەمان ڕاگررتنی بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانە کە زیاتر لە چەندەیە لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لەسەر ئەم بەرنامە لەگەڵ ئێران ناکۆکن و ئەم مەترسیانە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە ئێران دەستی بە چەکی ئەتۆم بگات کە ئیسرائیل بێوێت لە ناکاو هێرشی سەر خاڵە هەستیار و گرنگەکان و دڵی بەرنامەی ئەتۆمی ئێران بکات وەکو بنیامین نەتانیاهو خۆی ئاماژەی پێکردووە. دانوستانەکانی ئێران و ئەمریکا ئایا شکستیان هێنابوو تر هیچ ڕێگایەک بۆ دانوستان و دیالۆگ نەماوەتەوە؟ ئێران دەتوانێت بە دیبلۆماسی لە گێژاوی ئەم شەڕە دەربچێت یان نە؟ ڕووماڵی تایبەتمان دەبێت سەبارەت بەم بابەتە لەگەڵ کەسانی شارەزا وەروها لێکۆڵەرانی بواری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە میوانەکەم ئێستا بەرپرسێکی پێشووتری وەزارەتی بەرگری ئەمریکایە بەڕێز سایمۆن لیدین جگری پێشووتری یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەگەڵ بەڕێزیا قسە دەکەم. بەڕێز سایمۆن سپاس کە لەگەڵ کوردستان 24 من ئەمەوێ بە سەرنجدان بە زیادبوونی گرژیەکانی نێوان ئێران و ئیسرائیل لە جەنابت بپرسم ئایا ئەمە لە لێواری ململانەیەکی زۆر قوڵە یا تەنها لە ئاستی بەرگری و وەڵامدانەوە بە یەکتر دەمێنێتەوە درێژە دەکێشێت یا دەوەستێت؟ زەحمەتە ئێستا بزانین کۆتایی دێت یاننا. من باوەڕم وان نییە کە ئەم شەڕە بەم نزیکانە بوەستێ. ڕوونە کە ئیسرائیل کۆنتڕۆڵی ئاسمانی ئێرانی کردووە، موساد ئۆپەراسیۆنەکانی لە ناو قوڵایی ئێراندا ئەنجام دەدا و سوپای پاسداران و فەرماندەکانیان لە ناو براون لە تاران. بۆیە ئەمە ئۆپەراسیۆنێکە کە بەردەوامە بێ و درێژە ئەکێشێ هەتا ئەو کاتەی کە ئامانجەکانی ئیسرائیل بەدیدێن. بۆیە من پێم وانە هەتا ئەو کاتە ئەم ئۆپەراسیۆن باش. ئامانجەکانی ئیسرائیل چییە؟ ئایا تەنها کۆنتڕۆڵکردن و سنووردارکردنی بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانە یا ئامانجی بۆ سیستمی گۆڕینی سیستمی سیاسی لە ئێران یا ئامانجی دیکەی لە پشتەم هێرشانەوە هەیە؟ ئیسرائیلیەکان ئامانجی سەرەکیان ئەوەیە کە پرۆگرامی ئەتۆمیە وڵاتە کۆتایی پێبێنێت لە ناوی بەرێ. پێم وایە ئەمڕۆ زۆر زیاتر وترا لەسەر ئەمە باسییان کرد، وتیان دەرەنجامەکان تا ڕادەیەک دەرکەوتون لە ئێران و باسی گۆڕانی ڕژێمیش کراوە بزانن چۆن ڕژێم بگۆڕن، بەڵام ئەمە وەستێتە سەر گەلانی ئێران. باشە، ڕۆڵی ئەمریکا لێرەدا چۆن دەبینن؟ ئێستا وەکو خۆی ئاماژە پێ دەکات بە تایبەتی دۆناڵد ترامپ کە ئەو بەشداری ڕاستەخۆی لەم شەڕەدا نەکردووە، بەڵام ئەگەری هەیە کە بەشداری لە شەڕەکەدا بکات، پێت وایە ئەمریکا چه بژاردەیەک هەڵەبژێرێت؟ هەر جۆرە ململانەیەک پەیام هەیە، پەیام دێت، زانیاری دێت، دەخرێتە ڕوو، بەڵام هەندێکیان دەقیقن، هەندێکیشیان بە مەبەست و بۆ سەر لێ تێکدانە. ئەمە گرنگە ئەمە بزانین. هەندێک جاری زانیاری هەڵا بڵاو دەکرێنەوە، بەڵام کاتێک تۆ کۆمنت و قسەی سەرۆک ترامپ ئەبینی، من جەختە خەمە سەرەما، من بە هەڵسەنگاندنی خۆمی بووەکەم ئەوەی کە سەرۆک ترامپ بەڕوونی وتویەتی ئەوەیە ئێمە لەوانەیە بچینە ناو ئەم شەڕە. تا ئێستا نەچوین، قسەکانی زۆر ڕوونە، بەڵام لە پشت پەردەوە لە پشت دەرگاکانەوە هەماهەنگی و گفتوگۆ هەیە، ئاڵوگۆڕی زانیاری هەیە، پێش شەڕەکەش ئەمە هەبووە. بۆیە هاوکاری ئیسرائیلی کردو بە شێوەیەک لە شێوەکە، بەڵام لە ڕووی بەرگری ئاسمانیەوە هاوکاری ئیسرائیل دەکات تا ئێستاش. بەدڵنیاییەوە سەرۆک ترامپ دەرگای لەسەر پشتە بۆ دانووسانیش. باشە، چیوە لە ئەمریکا دەکات کە ڕاستەوخۆ بەشداری ئەم شەڕە بکات؟ سەرۆک ترامپ تێگەیشتووە و دوودڵیشە لەوەی کە بچێتە ناو ئەم شەڕەوە.
چونکە ئەو بەردەوام وتویەتی من دژی شەڕم نامەوێت شەڕ سەر هەڵبدا و بە خەڵکی ئەمریکاشی وتۆ من شەڕ هەڵ ناگرسێنم ئەمە بەڵێنی داوە بەگەلی ئەمریکا بۆیە پێم وابێ ئێستا پێویست ناکەمە سەربازی خۆمان بنێرین ناو ئەم شەڕ بچینە ناو ئەم شەڕە و خەڵکی ئەمریکاش ئامادە نییە بۆ ئەمە بۆی کە بچنە ناو ئەم شەڕە بەڵام ئەکرێ بە شێوازێکی دیکە ئێمە هاوکاری ئیسرائیل بکەین و ڕوبەڕووی ئێران ببینەوە کراویشە ئەوە لە ڕووی بەرگری ئاسمانیەوە و لە بەرژەوەندی ئەمریکایە لە بەرژەوەندی استراتیژی ئەمریکایە کە چەک و چۆڵ بداتە ئیسرائیل و ئەم چەکانە کە ئیسرائیل بەکاریانێنێ زۆربیان هیەمە تۆزانی فڕۆکەکانی موشکەکانی سیستمی بەرگری و زۆر شتی دیکە لە ڕووی استراتیژیەوە بڕیار دراوە کە ئێمە سەرکردەکانی ئێمە دەبێت لە چەند ڕۆژ و هەفتەی داهاتوو تا بڕیاری کۆتایی بدەن بزانن ئایا ئەم هاوکاریە بەم شێوەیە بەردەوام دەبێت یاخود نەخێر پێویستە بڕیاری دیکەش باش ئەگەر هاوکاریەکانی ئەمریکا بەو شێوەیە بەردەوام نەبوو لە ئاستی دابینکردنی چەک و هەروەها بەرگری ئاسمانی بۆ ئیسرائیل و ڕاستەوخۆ هاتە ناو شەڕ لەگەڵ ئێرانەوە چی ڕوودەدات ئایا بازنەی شەڕەکە بەرفراوانتر دەبێت و چی پێشاتێک چاوەڕێی ناوچەکە دەکات ئەگەر ئەمریکا پشتگیری ئیسرائیل نەکە مەبەستەوە بوو ئەمریکا وەکوتم پاڵپشتی ئیسرائیلی کردووە و ئەیکات و ئەم هاوکاریە ڕاناگرێ من پێم وانە ڕای بگرێت چونکە زۆر هاوڵاتی ئەمریکی هەن لە ناو ئیسرائیل بۆیە پێم وان نییە ئیسرائیل ئەو ئەمریکا ئەو هاوکاریە بۆ ئیسرائیل کۆتایی پێبێنێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێمە هاوکاری ئیسرائیل دەکەین لە ڕووی بەرگری ئاسمانیەوە لە ڕووی پلاندانانەوە بەڵام ئایا ئێمە ئەچین حاڵەتی شەڕکردنی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران ئەمە ئەو شتەیە بزەبت ئەم پرسیارەی تۆ ئەوەیە کە ئێستا لە ناو واشنگتن قسەی لەسەرەکرێ و بزانین کە چ بڕیارێکی لەسرە درێ من نازانم ئایا ئەمە بڕیاری لێ درێیان نابن چونکە زۆر باشە ئەمەوێ ئاماژە بە ڕۆڵی چین و رووسیا بکەم مێژوویم دوو وڵاتە لە ململانەیە سیاسیەکان لەگەڵ ئەمریکا هاوکات لەگەڵ ئێرانیش دیارە بەری خۆیانیان جیا کردوتەوە کە چۆن سیاسەتیان کردووە ئایا ڕۆڵی ئەوان تەنها لە ڕۆڵێکی بەهێز یا ئەکتەرێکی بەهێزی ئابووری و ئەمنی دەمێنێتەوە یان دێنە ناو کایی جیۆپۆلۆتیکی لە ناوچەکە لەگەڵ ئەم شەڕی کە ئێستا دەستی پێکردووە رووسیا و چین ڕێکەوتنێکیان واژۆ کردووە لەگەڵ ئێران وتویانە هەرسێکیان هاوکاری یەکترەکەن تا ئێستا رووسیا و چین ئەمەیان جێبەجێ نەکردووە هاوکاری ئێرانیان نەکردووە بەڵام هەندێک راپۆرت هەن کە چین هەندێک کارگۆی با بڵێن باری ئاسمانی دوێنێ گەیاندوتە ئێران ئەجا ئەم بارە ئاسمانیە چی تێدا بووە نازانم منیش پێم خۆشە بزانم بەڵام ئەمە وای کردووە ئەوەی کە گرنگە ئیسرائیل سەرکەوتوو بۆ لە هێرشەکانی بۆ ناو ئێران و زۆر شتی بە ئامانج گرتووە سەبارەت بە رووسیا ئەوانیش بە هەمان شێوە گفتوگۆی پوتن هەبووە لەگەڵ خامنەی قسەی لەگەڵ کردووە وتویەتی کە ڕژێمی ئیسلامی خەریکە ئەڕوخێ ئەمەی پێوتوە خامنەی بۆیە ئەمە زۆر گرنگە و ئەمە ئاماژەیەکی ڕوونە کە پوتن مەبەستی چییە و خامنەیش دەزانێت زۆر باشە بەڕێز سایمۆن لەگەڵم بمێنەوە من پرسیاری دیکەم هەیە ڕاستی بەڕێستان یەکەم ئێستا بەیەکەوە چەند وێنەیەک دەبینین لە حیفا ئێستا ڕاستەوخۆ کە وێنەکان دەبینین لە حیفاوە موشکەکانی ئێران بەرەو حیفا ڕۆیشتون دیارەوەکو ئاماژە پێکراوە لە هەردوو شاری تەلەڤیڤ و حیفا موشکەکانی ئێران لە شاری شیرازەوە بەرەو حیفا و تەلەڤیڤ ڕۆیشتون موشکێکیان لە حیفا کەوتۆتە خوارەوە لە ئەنجامدا بۆتە هۆی تەقینەوەیکی گەورە ئاگرێکی زۆریش لە شوێنەکە بەرز بۆتەوە هاوکات میدیەکانی ئیسرائیل داوا دەکەن کە لە هاوڵاتیان دەکەن کە بچنە پەناگەکان وەنێنە دەرەوە و لە سەرتاسەری ئیسرائیلیش زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدرێت باس لەوەش دەکرێت کە هێزی بەرگری ئاسمانی ئیسرائیل ڕێگری کردووە لە کەوتنە خوارەوەی زۆربەی موشکەکان بەڵام پێشبینی دەکرێت لە چەند کاتژمێری داهاتوودا هێرشەکانی ئێران زیاتر بێت بەڕێبەراتی فریاگوزاری ئیسرائیلی شوتوێتی بەهۆی کەوتنە خوارەوەی موشک ژمارەی هاوڵاتی لە حیفا بریندار بوون
دیمەنەکان لە حیفاوە دەبینن کە هێرشی موشکی ئێران ئێستا بە شڕی دەستی پێ کردووە ئەمە 2 ڕۆژەم هێرشانە بەردەوامە بە شکل موشکانە لە حیفا کەوتونەتە خوارەوە بەڵام بەرگری ئاسمانی ئیسرائیل وتوێتی زۆربەی هێرشەکانیان بەرپەرج داوەتەوە بەهۆی ئەو هێرشانەوە چەند کەسێک بریندار بوون. باشە بەڕێز سایمۆن دەگەڕێمەوە لای بەڕێزت ئێران هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردووە دەڵێت کە من لە ئاستی بەرگریکردندام ئەم ئارگیۆمنتە کە ئێران ئاماژەی پێ دەکات بەر لە ڕوانگەی ئەمریکا و چاودێرانی نێودوڵەتی و کۆمەڵگەی نێودوڵەتیەوە ئایا ئەمە یاساییە یا تەنها پێناسەیەکە بۆ ئەوەی کە پاساوێک بۆ هێرشەکانی خۆی بۆ ئیسرائیل بێنێتەوە تۆ لەبارەی هێرشەکانی ئێرانەوە چی دەڵێ؟ Iran is hitting Israeli civilian centers. إيران Haifa is a major لحيفا city in شاري سركي Israel إسرائيل where, خلقي سيفيلي كرتا عمانج لوي huge numbers of civilians شماريكي زور live. خلقي And we سيفيل saw in the لويجي attacks وإما بينيمان last night كشوي as well. الرابردو They hit civilian centers. خلقي Ramat سيفيلي Gan. كردوتا So عمانج this كفر is ماديكي outside إسرائيلي of كجراو the بدستي laws of إيران war to بويا purposefully target civilian بشويكي centers. عمانج دار This خلقي is, سيفيل كاتا this عمانج is totally وخلقي سيفيل outside دبوجي of the bounds of أما how we are براستي meant to engage in war. And I لدروي would يا compare سكاني that شرا to كاتي كتو دي أما براورد the كي Israeli با attacks هێرشەکانی against ئیسرائیل Iran بەرامبەر have بە been ئێران purposefully بە targeted شێوەیەکی at ئامانجدار the nuclear sites, at بنکە و the ئەو شوێنانەی کە intelligence ئەتۆمی and تێدایە military apparatus هەواڵگری and فەرماندە targeted سەربازیەکانی ئێران assassinations of ئەوانەی their کردوتە senior ئامانج leaders سەرکردە of their باڵەکانی ئێرانی military کردوتە and ئامانج ئەوانەی کە intelligence. بەرپرس و So سەربازین each side جلی is سەربازیان fighting لەبەرە this in a ئەمە completely different زۆر way. جیاوازە لەگەڵەوەی And, ئێران کە خەڵکی I سیڤیل believe ژن و that, منداڵ in دەکاتە my ئامانج بۆیە بە opinion, بۆچوونی من the moral way is the way that the Israelis are fighting war. They're ئیسرائیلی trying شەڕ to دەکا remove بەڵام ئیسرائیل the دەیەوێت Iranian, ئەو destroy the کەسانە Iranian nuclear بکاتە program. ئامانج و That's ئەو their شوێنانە stated بکاتە goal. ئامانج کە And actually, خۆی that's a پلانی بۆ goal داناوە that کە ئەتۆم most و of us فەرماندە can get behind سەربازیەکانیەتی because Iran is the موشکەکانیەتی world's largest بۆیە state sponsor of ئێران terrorism. وڵاتێکە کە And ترس و what they've تۆقاندنی been بڵاو doing کردوێتەوە to the region بە دنیادا and و ئێستش around بە the هەمان world شێوە لە in هەموو the جیهان past نەکات decades ناوچەکە has لە دەیان been ساڵی ڕابردوو tremendously ئێران damaging. سەلماندوویەتی بە So, شێوەیەکی کردداری زیانی I بە think هەموو there's ناوچەکە a و جیهان moment گەیاندووە بۆیە that ئێستا we can ئەوە all ئەو see کاتەیە کە what's ئێمە happening here, هەمومان and who's targeting بزانین کە civilians, کێ and خەڵکی سڤیل therefore who دەکاتە should be ئامانج supported in باشە. this و کێ خەڵکی با بڵین فەرماندەی باشە سەربازی بۆچی دەکاتە ئیسرائیل لە ئێران خەڵکی سڤیلی نەکردۆتە ئامانج؟ because Israel doesn't fight war that way. They بەو are شێوەیە شەڕ attacking ناکە the شەڕی خەڵکی Iranian سڤیل nuclear ناکە sites because that's خۆتانە their بینین goal, is to بنکاتۆمیەکانی destroy the ئێرانی Iranian nuclear sites. کردوتە ئامانج And so لە they're سەرەتاوە ئەوەشی attacking وتووە them, و to هێرشی achieve کردوتە their war سەریان aims. بۆی کە Attacking ئامانجەکانی civilians, شەڕ they've بەدی بێنێ had many, هێرشکردنە سەر they've issued خەڵکی many سڤیل statements over, زۆر the خراپە last دژی several یاساکانی days, last شەڕە several و weeks, چەندین months, even ڕۆژی years, ڕابردوو و that the people of ساڵانی Iran are ڕابردووش not بەردەوام their وتوێتی enemy. In ئێمە fact, there's a lot دۆستی of, گەلانی ئێرانی there's a lot گەلانی of ئێران similarities دوژمنی ئێمە between نین the ئامانجی Iranian هێرشەکانی people ئێمە and نین the Israeli و ئێمە people. پاڵپشتی لە And in خەڵکی fact, ئێران historically, دەکەین و there's ئەمەشی been a سەلماندووە lot لە of close شەڕەکاندا ties and great و relations. پەیوەندیەکی زۆر They باش share و a common جوانی enemy هەیە right لەگەڵ now, which خەڵکی is the ئێراندا هەیە بەڵێ. ئێمە پێمان وایە ئیسرائیل و گەلانی ئێران یەک دوژمنی هاوبەشیان هەیە کە ئەو ڕژێمەیە لەوێ دەسەڵاتی هەیە و ئیسرائیل پەیامی ڕوون و ڕاشکاوی نردووە بۆ گەلانی ئێران ئەڵێ ئێمە شەڕی ڕژێم دەکەین کە باشە دژمنی بەڵام هاوبەشمان. ئیسرائیل هەمیشە لە مێژووی ناکۆکیەکانی لەگەڵ ئێراندا سیاسەتی پێشوەختەی خۆی دژ بە ئێران بەکارهێناوە لە سووریا و عراق بە تایبەتی لە بەرژەوەندیەکانی ئێرانی داوە ئێستا کە ئێران هێرش دەکاتە سەر ئیسرائیل پێت وایە هاوسەنگی بەرگریکردن لە بەرژەوەندی تاران گۆڕاوە یا ئەمە لە تەنیا لە ئاستی وەڵامدانەوەیکی سنووردار بۆ ئێران دەمێنێتەوە؟ ئێران دەیان ساڵە ئەو پارەی کە هەیەی وەک خەڵکی داهاتی گەلانی ئێران و لە نەوت و گازەوە بەدەستی هێناوە خەرجی نەکردو بۆ ئەوان بەڵکو میلیشیاکانی پێدەوڵەمەند و پڕچەک کردووە بۆی کە ئیسرائیل بکەنە ئامانج. ئیسرائیل لە 7 ئۆکتۆبرەوە بە شێوەیەکی سیستەماتیک ئەم هێزانەی لە حیزب الله لە حەماس ئەوانی دیکەی لە ناو بردووە هێرشی کردون سەر بۆیە ئێستا ئێران کەسی لە دەور نەماوە. ئەمە بەشێکە لەو استراتیژی کە ئیسرائیل دایناوە و گرنگە تێبینی ئەوەش بکەین کە ئەم میلیشیانە
Iran-backed militias in و Iraq, as you میلیشیاکانی well سەر know. بە ئێران وە خۆتان دەزانن کێن ئەمانە causing a lot of death and بوونەتە destruction هۆی and suffering. وێرانکاری و کوشتنی The local خەڵک people. لە And this is a لەو great ناوچەیە opportunity in و ئەمە Syria as دەرفەتێکی well. زۆر This is a باشە really great لە opportunity سووریاش بە to هەمان help شێوە free, دەرفەتێکی these زۆر people from باشە under the کە Iranian ئەم regime's خەڵکە لە دەست ئەم میلیشیانە ڕزگاریان باشە ئاماژت بە میلیشیەکانی ئێران کرێمێ بزانم چۆن ڕۆڵی بریکارەکانی ئێران لە ناوچەکە پێناسە دەکەن بە تایبەتی لە عێراق و سووریا ئایا ئەوان هێشتا بەشێکن لە استراتژێتی جێبەجێکردنی استراتژیەتەکانی ئێران یان ناکتەرێکی سربەخۆن وەتوانن دواتر بڕیار لەسەر بدەن کە لە کام بەرەدا دەمێننەوە Some of them are, yes. هەندێکیان بەڵێ هەندێکیان ڕاهێنانیان پێکراوە لەلایەن ڕژێمی ئێرانەوە چەکیان پێدراوە هەندێکیشیان نەخێر گروپەکان جیاوازن من باسی حیزبوڵات بۆکەم پێشتریش زۆر ئەکتیف بووە لە سووریا و ئۆپەراسیۆنی دژی ئیسرائیل ئەنجامەدا بەڵام ئێستا نایان بینی لە عێراق بڵێ زۆر گروپ هەن من کاتێکی زۆر لە عێراق بووم لە عێراق ژیاوم من نەزانم ئەم گروپانە چین و چۆن لەژێر هەژمونوی فەرمانی ئێراندان و فەرمانی ئێران جێبەجێ دەکەن ئەمە کاتی ئەوەیە کە ئیتر ئێستا کاتێکی زەحمەتە و ئەم هەموو موشەکانەی کە لەم ناوچەدا دێن و دەڕۆن و لەوانەیە داهاتوویەک ببینین کە داهاتوویەکی ئارامتر بێ باشتر بێ و داهاتوویەک بێ کە خۆشگوزەرانی لێ بکەوێتەوە بۆ هەمووان زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز سایمۆن لێدین جێگری پێشووتری یاری دەدەری وەزیری بەرگری ئەمریکا لە تێکزازەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس